بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان ئەمجارە لە بەرنامەی ئەمڕۆ لە وڵاتی بەریتانیا و لە شاری بێرمینگهام لە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویستداین باز دەچەند پرسێکی سیاسی دەکەین تایبەت بە بارودۆخی هەرێمی کوردستان پرسی کۆبوونەوەی پەرلەمان گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەت و ئاستەنگەکانی بەردەم پێکهێنانی حکوومەت و ڕۆڵی ئۆپۆزیسیۆن و باز لە پرسی ڕۆڵی پەرلەمانیش دەکەین لە وڵاتی بەریتانیا و حکوومەت ئیش و کارەکانی ئەم پرسە لەگەڵێک لە بەڕێزان بابەکر دڕایی نووسەر و سیاسی هەروەها هادی شێخ حەسیب بەرپرسی مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری بە وەکالەت قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەمتان دەکەین زۆر سوپاس کاک بابکرێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین با سەرەتا لە ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بینێ سەر قسەکردن بەراوردێک لە بینی حکوومەت و پەرلەمان لە وڵاتی بەریتانیا و لە هەرێم خوێنەوەی بەڕێز بۆ دەرەنجامەکانی هەڵبژاردن چی بوو نیگەرانێکی زۆر هەبوو لەسەر دەرەنجامەکانی هەڵبژاردن بۆ نمونە پارتی ویکێتی سەرڕای و قەیرانانێک لە کوردستان هەیە پارتی نزیکەی 230,000 دەنگزیادی کردبوو یەکێتی 129,000 سەرنجی بەڕێزت. بەڵێ سپاس بۆ هاتین جەنابەت بۆ بەریتانیا بۆ بەرنامەکە ڕاستی قسەم لەوە بابەتە کردو من ڕەنگە خۆش نەبێ ئینسان دووبارەی کاتەوە بێگومان من وتارێکم نووسی بوو کاک حەکیم پێش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە ناونیشانی پەرلەمانی 2025 پەرلەمان تقریبان چێتە وردەوردە خەریکە چێتە بەڵێ من وام دانابوو کە لە پەرلەمانی ئەمجارەدا 40 کورسی بەر ئۆپۆزیسیۆن بکەوێ بەڵام من غەڵەت دەرچووم دیارە بەڵام غەڵەتەکەی من ینی ڕەنگە گەرول بیتەوە لێ ڕەنگە ڕاستیش بوو بێ بەڵام بڵێ بیزەبت ئەوە ینی با بڵێ من غەڵەت بووم بەڵام دیزاینش کرا بوو ینی هەموو کەس ئەزانێت کە ئەوەی کرا بە منطقی عەقڵ و بە منطقی سیاسەتی وڵاتەکە و بە منطقی ئەوەی کەم حیزبانە پێگانە لە خەڵکە جیاواز بوو بە پێی ئەو قسانەی کە خەڵکی زۆر لە حیزبەکانی کۆمەڵی دادگەری لە برادرانی تری ئەوەی کاک عەلی حەمەد ساڵح بەرێگەل و هەڵوێست یعنی قسەکانیان زۆر لۆجیک بوو منطق بوو کە ئەمە غەدریان لێکراوە بەڵام ئەمە ینی مۆزوعەکە کۆمیسیۆنی هەڵبژاردننی بەغداش پەسەندی کرد و شتەکە تێپەڕی بێگومان ئەمە ناخۆش بوو و هەموو ئەوانەی کە لە وڵاتەکە ئێمە ئازادی خوازن حەق خوازن عەدالەت خوازن ئەزانن کە ئەمە دیزاین کرا بوو بۆ معنی دەنگی پارتی 230,000 زیادی کردو بەڵێ دەنگێکێتی 193,000 سەرڕای هەموو خەیران یان زیادی کردو بالضبط ینی معلوم بوو کە ئینسان وردی کاتەوە تەرەفانەی کە زۆر بەرنامەدان زین بەرنامەکە چۆن بوو بەڕێیم وا بوو کە هەندێک کەس دەرنەچن هەندێک حزب دەرنەچن ئەوەی کە دەرەچێت زۆر بەلانەگر نەبوو مهمە بوو هەندێک حزبی سیاسی لە کوردستان دەنگ نەهێنن حتى پێم وایە چێتی پارتی بەلایەنەوە گرنگ نەبوو زۆر ینی خوان هیچ کارمیش دەرچن دەرەچ دەچوون ینی بەڵام ئەوەیە کە هەندێک حزبی سیاسی تر مەسەلەن سەر نەکەون دە من نامێ بڕۆمە تەفاسیلی ئەوەوە ئەمە وەزعێکە کە هەموو ئینسانێک لە وڵاتە کە ژیا و سیاسەتی کردووە ئەزانێت کە ئەمە ڕووداوێک بوو خۆش نەبوو ینی بەڵام ئەمە جیاواز نییە لە مێژووی سیاسی وڵاتی ئێمە جیاواز نییە شتێک نییە زۆر چاوەڕوان نەکرااو بێ ئەمە کەوتی خراپی دەبێ ئەمە بڵین دیزاینە و بێئومێدیش دروستەکە لای خەڵک لە بێگوماندنی پەرلەمانی بێگومان ئەزان ئەو بێمتمانی کە لە نێوان خەڵک و دەسەڵاتی سیاسی کوردستان هەیە بەردەوام ئەبێ ینی ئەم حیزبانەی لە کوردستانە هەن ینی ئەزانی من ئەمەوێت یەکدون و منێ بچوو گەرمە پێشە بچمە قسەکانی تری جەنابەت ینی هەندێک وڵات لەم دنیادا بە پێی نفوسیان کەمتر لە وڵاتی تر بەڵام هێزیان هەیە مثلا ئێستا رووسیا 145 میلیۆن 140 میلیۆن بەڵام مەنافەسی ئەمریکا کە ئەمریکا 400 میلیۆنە ینی مۆزوعەکەەوە نیە کە تۆ نفوست کەمە دانیشتوانت کەمە معنای وایە کە تۆ وڵاتێکی بچووچیت ینی نەخێر مثلا وڵاتی تر هەیە کە بە هەمان شێوە ینی نفوسی کەمە بەڵام تەحەدا ئاکات و خۆی بە وڵاتە گەورەکان مقارنە ناکە ئێستا سین وڵاتێکی 1 ملیار و 400 میلیۆنیە ئەمریکا ینی سین 5 ئەوەندەی ئەمریکا 6 ئەوەندەی ئەمریکایە بەڵام ئەمریکا منافەسەیەوەکە وانە بۆ چونکە هێزێکی عسکەری هێزێکی ئابووری هێزێکی ئینسانی هێزێکی تەکنۆلۆژی بە قوتری هەیە معناوە نفوس دەنگ هەبوونی دەنگی زۆر معناوانە کە تۆ ئیتر بەهێزتری معناوانە کە تۆ لە دنیادا تۆ ڕقمتری نەخشتی تریش هەیە ئەم حیزبانی تر لە کوردستانە هەن خەڵکیان هەیە ئەوانیش هێزیان هەیە و نفوزیان هەیە و قوتیان هەیە توان قناعەت بە خەڵکن لانی کە میدیان هەیە
میدیا کە شتێکی گرنگە لە دنیا ئێسادا بەرحەڵ ئەم بێ متمانەی کە لە کوردستانە هەیە بە دەنجی زۆری پەرلەمانی کۆتایی پێ نایە ئەمە قەنەعەتی منە بەڵام ئەمە بەشێکی قەزەکەی بەشەکە تری کە دێنە سەری پرسیارەکەی زۆر دوور و درێژ بوو دێنە سەرەوە کە بڵێن ئەمە حاڵەتێکە کە ئۆپۆزیسیۆنی کوردستان ئۆپۆزیسیۆنیش لە کوردستانە بڵێن جیاوازە بەسەرەن کۆمەڵی دادگەری ئەڵێ ئەمە ناچین ناو پەرلەمانەوە کە پێم وایە هەڵوێستێکی زۆر باش و گرنگ و ڕادیکالە بۆەوەی کە بەڕێی من باڵێ بەڕێی من بۆی دەری بخی کە تۆ زۆر ناڕازی بەم وەزعا و قبولی ناکەی و ئەم غەدرت پێ غەدرێکی گەورەیە و بەرامبەر بە حیزبەکانی کەم دیزاینان کردوتیانە گەێنی کە تۆ بەلا تۆ گرنگە لەم پەرلەمانی کە دیزاین کراوە کە ئەوەی تاکراوە غەشی تاکراوە تۆ ئامادەنی بچیتە ناویەوە بەڵام معناوانەیە کە بە پەرلەمان ڕەفسکەی مەتەواوی معناوانەیە کە یعنی بەڕێی من چۆن دەسەڵاتی سیاسی وڵاتێکە لێ پرساوەتی هەیە بۆ ئەوەی کە وڵاتەکە ئیدارەکە بە شێوەیەکی باش و جوان کە نایکەن بەدا خەوانەیە زۆر بەباشی ئەیکەن هەندێک بەڵام بەباشی نایکەن ینی بە کۆمەڵێک کەم کورتیەوە ئەیکەن ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنیشن حەقا ئەرچی خوان بە جوانی بەڕێوە بەرن کە چۆن کاری ئۆپۆزیسیۆنیەکەن جام ئۆپۆزیسیۆنە جاری وا تۆ مەسەن حیزبێک هەیە تا پلەی 100 ڕوا حیزبێک تا پلەی 80 ڕوا حیزبێک هەیە لە من ناچمە پەرلەمانەوە ئەسڵەن بۆی کە دەری خەم زۆر ناڕازیم لەو دۆخە حیزبێ ئەچێتە پەرلەمان لێەوە خەباتی خۆی ئەکا هەردووچی هەر بەڕێی من نۆرماڵ و تەبیعیە سروشتیە کەواتە ئەمە دۆخی سیاسی کوردستانە ئەوەی کە بڵێن پێم وایە ئێستا لەمە دو حیزب ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان لە پەرلەمان ئەبێ خەباتی خۆیان جدی بکەن و دەسەڵاتی سیاسی گوێ بگرێ و من بە شێوەیەکی گشتی لە مەدا مێژوویەکە تەماشاشەکە بکەین پێم وایە دەسەڵاتی سیاسی بەم خەبات ئۆپۆزیسیۆنی لە کوردستان کە ئەکرێ بەرامبەریان حیزبە سیاسەکانی کەن ئەوانیش مەجبور بوون ناچار بوون و ناچار کە خۆیان بگۆڕن ناچار بوون ینی دەسەڵاتی سیاسی ئێستای کوردستان بێ ئەوەی کە من هیچ مجاملەیان بکەم و من هەموو ڕخنەگر بووم جەناب دەزانێ خەڵکەزانێ لە 1992 تا ئێستا کە مقایسەی بکەیت مقارنە بکەیت و پیاوانەی بکەیت زۆر گۆڕانکاری بەسەر هاتووە بەسەری هاتووە گەندەڵی ماوە ڕاستە غەدر ماوە ڕاستە خزمەنە ماوە ڕاستە زۆر شتی خراپ ماوە بەڵام زۆر چیش گۆڕاوە ینی زۆرشی گۆڕاوە لە کوردستانە بۆیە بە بڕوای من پێویستە دەسەڵاتی سیاسی لە کوردستانە کارەکانی خۆی بکات بۆی کەتەوت هەندە قسەت کرد لەگەڵ بەریتانە مقارنی بکەین نازانم چەند دەقمەوە لە قسەکانمە جەنابەت کەی ئەوەکەی بەڵام ئەم یعنی جارێ بێ بزانین کە بەریتانیا خۆی لانکەی کاری پەرلەمانتاریە بەڵێ لە ساڵی 1250 کە بەیاننامەیەک دەست بەناوی مەگنا کارتە ینی منشوری مەزن یا بەیاننامەی مەزن لەوەتر دەسەڵاتی پاشا کەم بۆتەوە پاشا ئەو کاتە مجموعەیەک خەڵکی بڵین ئەو پێ ئەشرافەکان و خاڵمەڵکەکان هاتوونەتە پێشەوە خلاصە قانونێک دەستی پێ کردووە ئەمە لەو کاتەوە لە وڵاتە هەیە بۆیە ئەنی مقارنەکردەکە ڕەنگە تۆزە کاتی بووە کە شەرحی بکەین لەبەرەوە بەڵێ مامۆستا هەردی سپاسی جەنابیشت دەکەین دەمانویستنجی بەڕێزش بزانین هەم لەسەر نەتیجەی هەڵبژارنەکان کە لە کوردستان دروست دەرچووە و دواتر پەسەند کرا و هەم لەسەر ئەوەش کە لە چەند ڕۆژی ڕابردوو یەکەم کۆبوونەوەی پەرلەمان و بەڵام بڕیاریانداوە کە کۆبوونەوەکە بە کراوی بێڵێنەوە ئەنی نازانێت کۆبوونەوەی داهاتووی پەرلەمانی کوردستان کەی دەکری لە کاتێک دەبوو لە کۆبوونەوەی یەکەم سەرۆکی پەرلەمان جێگرەکەی سکرتێر هەڵبژارنی بۆ کرابایە سواسەکەم کاک حاکیم بە خراپنی بەڕازیش دەکەین بۆ بەریتانیا و دەست خۆش بۆ بەرنامێ سواسەکەم بۆ دەرخساندنی دەرفەتەکە بە شێوەیەکی گشتی پێم وایە وتوێ ژوخسە زۆر کرا لەسەر نەتیجە و بەرەنجامەکانی هەڵبژاردن بێگومان ئێمە وەکو لایەنێکی سیاسی ژەگەر قسەوە بکەین بێگومان بوونەوەی کە دیزاین کراوە و هەوڵی جدی بووە بۆ پەراوێزکردن خستنی چەند لایەنێک وەکو کاک بامەکرامەژی پێدا دواتر ئەو هەڵوێستەی کە هەندێک لایەن بۆ نمونە کۆمەڵی دادگەری نواندوێتی کە بەشداری نەکردنەوە بایکۆتکردنی پەرلەمانێک هەڵوێستێکی نەوعیە چونکە لە ڕابردوودا ئۆپۆزیسیۆن و هەند چەند لایەنێکی تر چەند جۆرێک لە مووقفیان بۆ چەند جۆرێک لە شێوازی کاری بەشداری سیاسیان تاقی کردوێتەوە هەر لە بەرەی چوار حیزبەکە لەسەرتا دواتر بەرەی یەکگرتو و گۆڕان کۆمەڵ دواتر ئەو چەند شێوازە لە ئۆپۆزیسیۆن بوو تاقی کراوەتەوە پاشان تۆ کە بە قەناعەتی تەواو تێبووی کە ئەم هەڵبژاردنە دیزاین کراوە مووقفی ڕاست ئەوەیە کە مووقفێکی جدی هەبێ بەرامبەری هەڵۆسێکی جدی وەرگێمانبەری کە بەشێک لەوە ڕەنگداوەتە لە بایکۆتکردنیە کە تۆ ئەی سلمێنی کە من مووقفی جدیم هەیە و ناڕازیم بەوە بۆیە
لە ڕاستیدا کای سیاسی تەنها بریتی نییە لە پەرلەمان بەشێکی گرنگێتی بەڵام بوونی تۆ لە ناو خەڵکە بوونت لە زۆر لە بوارەکانی تری کۆمەڵگایە دەرفەتێکە بۆی کە تۆ زیاتر جارێکتر لەگەڵ خەڵکی خۆت لەگەڵ دەنگدەر لەگەڵ چینێکی فراوانتر لە تەنها دەنگدەری خۆت و کادر و حیزبی ئەندامانی خۆت تێکەڵ بیت متمانەی ئەوان بەدەست بێنی خەڵکی ڕادەی بێ ئومێدیەکە بەر هەڵبژاردن و دوای هەڵبژاردنیش ڕاستی ڕادەیەکی زۆر زۆرە بەرزە لەبەرەوە کە تۆ جارێک ئەم شتە تاقیەکەیتەوە بۆ ئەم قۆناغە مثلەن هەموو لایەک بڕیان نەداوە تا بڵێن تۆ بایکۆتی پەرلەمان بکەی بەڵام ئەم قۆناغە پێ دوای ئەم موقیفەرۆگری بۆ ئەوەی کە زیاتر نزیکە بیتەوە لە خەڵکە ناڕازی و بێهیواکە بۆەوەی کە ئەگوزارێ بەسەبارەت بە ڕۆڵی پەرلەمانی کوردستان چی لێ چاوەڕ دەکەی سەر یەکەم کۆبوونەی توانی سەرۆک و جێگر و سکرتێر هەڵبژێرە بۆی دەست بە کارەکانی خۆی بکە پێشینەیەکی باش نییە بەدڵنیایەوە یەکیان داناوە بە کراوی هێڵدراوەتەوە کاتێک پارتی ویچێتی یەکردنەوەی نوێ بچێتە ناو حکوومەتەوە ڕێگرکەون ئەو کاتە پەرلەمان دەبێت کۆبوونەوەی بکاتە سی سەرۆکایەتی هەڵبژێری اینجا دەست بە ئیش و کارەکانی بکە خۆی لە ڕاستیە پێشینەیەکی باش نییە ئەوەی هێشتنەوەی وابزانم یەک جاریتر ئەوە کرا لە ڕابردووە جارێک کرا کە ڕەنگە نەگەر ناوی بنم شتێکی نادەستوریە قسەکەم ناتەواو نەبێت چونکە وەکو بەڕێز دامەژت پێدا بڵین وایە کە لە هەڵبژار لە کۆبوونەوە و دانیشتنی یەکەمی پەرلەمانە ئەو چەند شتە یەکلایی بکرێتەوە یاخود موعیدی داهات و دیاری بکە بەڵام کەسەکە بۆ کرایی بەجێ هێڵدراوە تاکە لە ڕابردووە جارێک تراوە کراوە کە وەکو عورفێک ڕەنگە ئیش لەسەر ئەوە بکرێت بۆ دەربازبوون لەوەی کە بڵێن ئێمە ئیش بە عورفی پەرلەمانیەکەین لە ڕابردووە جارێک کراوە کە لە ڕاستیە پێشینەیەکی باش نییە و باشیش نابێت بۆ داهاتوو چونکە ئەویش خۆی ئەبینێتەوە لە بێڕۆڵکردنی پەرلەمان وەکو دامەزراوەیەکی گرنگ کە دیارە بەڕاستی بەتایبەتی و دوورانی دەسەڵات بەردەوامیشان لەسەر تا حدێکە کە بڵێن بێ ئەرزشکردنی پەرلەمان وەکو دامەزراوەیەکی سەرەکی کردووە بۆ چکە تاکە دامەزراوە کە بتوانن بە فعلی ئیستجواب و ڕاکێشانی وەزیر و حکوومەت و کابینەکە دەبێت پەرلەمانی کوردستان چونکە یەکێتی و پارتی ئەم جارە لە 1962 کورسیەکانی پەرلەمان ئەگەر کۆتاکانیش کە لە سەران هەژمار کە لە 1967 کورسیەکانی پەرلەمان لە سەرتاوە لای خۆیان بەڵێ بێڕۆڵتڵ دەبێت پێ دوایە پەرلەمانی کوردستان پێشبینی من وایە کە بەدڵنیایە بڵێ چونکە لە ڕابردووە بە شێوەیەکی سروشتی کای سیاسی لە بوونی ئۆپۆزیۆنێکی بەهێز کاریگەر کە سیاسیەکە کارهاترەکە وا لە حکوومەتی شەکە لای دەسەڵات دانیشەکە بە شێوەیەکی وریاتر لە هەنگاوەکانیە بڵێن هەنگاو بنێ و حکومڕانێکی تا ڕادێک باشتر بکە بەڵام نەبوونی ئەوە نەبوونی ئۆپۆزیۆنێکی کارا و بەهێز و تا ڕادێک پەرلەمانێکی دیزاین کرا و دانانی خەڵیان بوونی خەڵکێک لەوێ کە تا ڕادێکی زۆر زیاتر لە جارەکانی پێشوو بە دڵی حیزبەکانی دەسەڵاتەوە زۆرێکیان هەر خۆیان ئەندامانی خۆیان بە دڵنیاییەوە ڕۆڵی پەرلەمان ئەم وەک لە جاران باشتر نابێت دڵنیایەوە لاوەستر دەبێت بەوەی کە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز و کارابوونی نابێت لەم خولەی پەرلەمان لای بەڕێز چی ینی ئۆپۆزیسیۆنی بەهێز ئۆپۆزیسیۆنی بەهێز ئۆپۆزیسیۆنێکە ئەگەرم بەڕێز بە ئاماژەدا بە بەراوردێک لە بینی ئێرە و بۆ بەریتانیا و کوردستانە ئۆپۆزیسیۆنێک لێرە کابینەیەکی سێبەرت هەیە هەفتانە ئیستجوابەکە هەفتانە سەرۆک وەزیران وەزیرەکان بانگێشتەکرێنە پەرلەمان و گفتوگویەکی چڕوپڕەکرێت سەبارەت بە کارنامەی حکوومەت و بەکارنامەی تا پەرلەمانیش ئەو سێلێکت کۆمیتیانی کە لێرە هەیە کە لە لیژنەکانە بە شێوازی لیژنە لە پەرلەمانی کوردستانە ڕەنگی داوەتەوە ڕۆڵێکی کاران هەیە لە بانگهێشتکردنی هەرێکی کە ئەیانەوێ ئەوە کە لە پەرلەمانی بەریتانیا ینی زۆر بەجددی بانگهێشتی هەر لایەنێک بیانەوێت کە لە بابەتێکە پەیوەندیدار بێ بانگهێشتی بکەنەوە زۆر بە چەند سەعات لەژێر پرسیار و لێکۆڵینەوەیە بێت لێکۆڵنەوە بمانە جینایەکەی نا بەڵام بەو مانایی کە ئەوەی پێویستە سەبارەت بەو قەزەیەکە لە ئارادایە بهێنرێتە بەرباس و فعلەن بەرپرسیارەتی ئەو بابەتەکە ڕووەدا بخێتە ئەسوی ئەو کەسێکە لەو موقعەیە جۆرێک لە بوونی لە ئەم جۆرە ئۆپۆزیسیۆنە ئەمە ئۆپۆزیسیۆنێکی کارایەک ئەتوانێت فعلەن وا لە حکوومەت بکات لە هەنگاوەکانیە
ویابێ لەوەی کە چییە کاو چۆنە ڕۆچیەکە چی بەرهەمێن کاک بابەکر سەوارت بە لەدایکبوونی پەرلەمان بێ حکوومەت بێ لە کوردستان زۆر قورسە لێرە پرۆسەکە چۆنە لە وڵاتی بەریتانیا بە ئاسانی پەرلەمان دوای هەڵبژاردن ڕێکارەکانی دەست پێ دەکات حکوومەت پێکیرانی کابینەکە زۆر دەخایێنێ نەخێر زۆر ئاسانە بە حکمی ئەو کە لێرە پێوترێ کاگەردیت حتمما لێرە خوێندوێتی باشتر ئەزانێت لەو نقطانە ئەوەی کە پێ پرسیدن ینی سابقەی کاری سیاسی ئەم وڵاتە هەر لە قانونەکەشیان وایە لە وڵات خۆ دەستوری بەریتانیا خۆ دەزانی هەموو لەسەر ئاساسی سابقەیە پێشینە کاری پێشینە ینی مێژووی وڵاتەکە و پێشینەی کاری قانونی و کاری پەرلەمان لەم وڵاتەوەندە قایم و بەهێزە شتەکان زۆر بە ئاسانی ئەچێتە پێشەوە وەختێک کە بڵێن حزبێکی سیاسی لە ئەغلبەی پەرلەمانی هێنێت زۆری نەهێنێت لە پەرلەمانە ئۆتۆماتیکی تر معلومە کە سەرۆکی ئەو حزب یاخود ئەوەی کە سەوتی یەکەم هێنا کورسەکانی پەرلەمان ئێتە دیارەکرێت و ئەچێت بۆ لای مەلیک بۆ لای پاشا یان شاژن ئەو کاتە بڵین پێشتر مەلیکە بۆ ئێستا بۆتە مەلیک پاشا یاحتیاجی سەردانی ئەوە کات و تر هین وەرەگرێت ینی سەلاحەت وەرەگرێت کە بێتە سەرۆک وەزیران و لەناو پەرلەمان دەستەکە بە کارەکانی خۆی و وەزارە دروست دەبێ یعنی زۆر بە ئاسانی لە ماوەی کەمترین مدەدا دروست دەبێت کەمترین یان هیچ ناوێت بۆ چونکە شانسەکەش ئەوێت لە وڵاتە ینی دوو حیزبی سیاسی منافەساکەن کە فترێکی زۆر حیزبی بڵین کرێکاران لەگەڵ حیزبی محافظین پارێزگاران ئەمانە بەگشتی ئەمانە زۆرینە کەمینە ئەمان دەهێن حزب لیبرالی شەیە حزبی تریشی بچووکتو بەڵام ئەمانەوەن و ینی پرۆسەکە زۆر ڕوون و شەفافە هیچ مشکلێتیان نییە دیار ئەم وڵاتێکی زۆر پێشکەوتو وڵاتێکە کە کاری سیاسی لێرە زۆر قورسە میلەتەکە ئەجگار هوشیارە ئەجگار هوشیارە ئینسان کە جوێ لە ڕادیۆکانە نەگری مەسەبەتەبەتی کەناڵ 4 جەناب دەزانی ینی چەناڵ 4 کە لە ڕادیۆ ڕاقەکانی دنیاە ینی و BBC هەموو قەناتەکانیان کە ئەوەن ئینی هەستەکەی کە میلەتەکە لەسەر بچووکترین شت هەڵەیەتێ کۆمیتەکانی ناو پەرلەمان سەڵاتداری پێشویان سزادا لە هەڵبژاردننی پێش و بەڵێ بێگومان ینی ئەزمەیەک هەیە ڕەنگەن کات نەبێ بچینە سەر مۆزۆی شتی تر بڵێن لە وڵاتەشە قەیران هەیە هین هەیە کێشەی گەورە هەیە بۆ نمونە حیزبی محافظین حیزبی بڵێن پارێزگارانی بریتانی دەمێکە کێشەی قیادەی هەیە ڕەهبەری لە ماوەی 10 ساڵی ڕابردووە 6 جار سەرۆکەکان گۆڕا بەڵێ ئاخرین ئەم کابرا بە ڕێشی سونەکە پیاکی زۆر توندڕۆ بوو لە یەمین بوو ینی بڵێن دەستە ڕاستی بوو ینی خراپ بوو بۆ پەنابەر بۆ خۆش پەنابەر بەڵێ ئەوانە وەزیرەکەی ئەو سۆیلە برەمان بەڵێ هەر زۆر خراپ بووە حتا سۆیلە برەمان وتی من هیوادارم ئاواتەخوازم پەنابەرەکان ببینە تارە کە دەریانەکە لە وڵاتە بڕۆن بەدبەختی ئەوەیە بەشێکی قەزیەکە بەڵام بەگشتی ینی کاری پەرلەمانی کاری قانونی لە وڵاتە وازحە بەڵام وەکوتم میلەتەکە هوشیارە بەرامبەر بە هەموو شتێک و کاگەری ژووتی لەناو لە بریتانیا کابینەی سێبەر ئەم کابینەیە ینی مەسەڵەن وەزیری ئۆپۆزیسیۆن کابینەی سێبەری بەڵ ئەمە مراقەبە ینی معلومات کۆکردنەوە لەسەر مەسەڵەن ئەم وەزیری ناوخۆچی کردو لە ئیشەکانی سێبەرەکە بۆمان باسکەی بۆ ڕوون بێ لای ئێمە و بینەرانی کابینەی سێبەر بریتیە لە کابینەیە کە دەسەڵاتی تەنفیزی نییە حزبی ئۆپۆزیسیۆن دروستی کردووە بۆ مراقەبەکردن و لە قاودانی کارەکانی کابینەی حاکم بەڵێ ئێستا جگەلەوەی کابینەی حکوومەت بەفعلی هەیە هیچی جێبەجێکردنەکە لەناو پەرلەمانیش پارتی ئۆپۆزیسیۆن کابینەیەک دروستەکە بەڵێ کوتم کابینە معلومات کۆکردنەوەی زانیاری لەسەر کارەکانی ئەو وەزارەتەی کە پەیوەستە بە ئەوە مەسەن کەسێک وەزیرە و حاکمە لە وەزارەتی ناوخۆ بوون منە حزبی ئۆپۆزیسیۆن کەسێکی داناوە کابینەی سێبەر هەم وەزیرە بەڵام بۆ کابینەکە بەڵام ڕەمزیە مۆزۆکە سیمبولیکە مۆزەکە بەڵام کە سیمبولیکە معناوانەیە بێکارە معلومات کۆکاتەوە و لە قاوەدا ئەڵێ مەسەڵەن کاتی خۆی بۆ نمونە وەزیری ناوخۆ بریتانی کە پیاوێکی زۆر باشیش بوو گوایە لەلەیەک ژنێک بە ئیمێڵی ئەو هاتووە بۆ خزمەتی مناڵێک چیە و خزمی چیە و ئەم ئیمێڵە کەشف بوو کردیان بەهارا لەسەری یعنی کە لەسەر ئیمێڵێک کە کردوێتی بۆ کەسێک بێت نەزان بە شێوەیەکی ناقانونی ئەمە ینی کابینەی سێبەر و تەمان پەرلەمانتارەکانی حیزبەکەوە میدیاکانی سەر بۆ حیزبە تقریبان یان ئەمە میدیاکان ڕاستەخۆ سەر بە حیزب نین بەڵام لەم وڵاتە مەسەڵەن ئێستا گاردیان ڕۆژنامەی گاردیان سەر بە حیزبی کرێکارانە نزیکە لە حیزبی کرێکارانەوە بەڵێ مەسەڵەن جەریدەکانی هەریەکان سەر بە خەتێکن بەڵام زۆر سەر بەخۆشن لە هەمان کاتە لەبەرەوە کابینەی سێبەر ئەو کابینەیە کە ڕەخنە ئەگرێ و لە قاوەدا و بەرامبەرەکەی ئەوەندە کە پێویستە ینی ڕخنەی لێگرە ڕخنەی جددی و قایم و تون و ئەگە بتوانە مەسەن بیخاتە ناو
دەستگا میدیاکانی وەکو BBC و ئیتر بەرامبەر ئەکەوێتر ینی خۆڕا ناگرێت لە ئەمریکا شەروایە لە ئەمریکا نەبیستۆ لەوێ کابینەی ئەو هەبێ بەڵام هەشتێک چۆرا و ڕۆژنامەکانی وەکو واشنگتن پۆست نیویۆرک تایمز ئەوانەوەی تر کارەساتە ئەو حیزبە یاخود ئەو وەزیرە کۆتایی بە تەمەنیەت بەڕاستی لێرەش ئەمە بە هەمان شێوە هەیە بەڵام دیارە بە شێوەیەکی جیاوازتر و تۆزێک ئارامتر وکو لە ئەمریکا زۆر لەوێ مۆزەکان فەرقی هەیە بەزووکەوەی هەرێم ئێستا کە ناتوانن کۆبوونەوە یەکەمی پەرلەمان بەکراوی شوێنەوە ناتوانن پەرلەمان ناکەوێتە سەر پێی سەرنج لەسەر ئەوەی بوو دەمێکە ینی لە خولەکانی ڕابردوو ژەو نەخۆشی دووبارە بۆ گەناوی بنی نەخۆشی یاخونیاوی بنین فێڵی یاسایی بەکراوە دەیڵنەوە زانی کاگە حەکیمێمە مشکلێکمانەیە زۆر پێویستی بە قسەکردنی زۆرترە لە وڵاتی ئێمە مەسەلەی دەسەڵاتی سیاسی ساغ نەبێتەوە ئێستاش بە فارسی پێڵە فەیسڵە نەیافت ینی کۆتایی پێ نەهاتوو لەم وڵاتی ئێستا مەسەلەن لەم وڵاتە ئێستا کرێکاران حزبی کرێکاران و حزبی پارێزگاران هەرێکان وەزن و قورسایی خۆی ئەزانێت لە وڵاتە چکارەیە و چێ و چییە باشە مەسەلەن حزبی کرێکاران دەنگ کە مەسەلەن 500 کورسی هێنا یا 400 کورسی هێنا ئەزانێت کە بە قووەترە حزبەکەی تر ئیعتراف ئەکا بە شکانی خۆی دان ئەنێ بە شکانی خۆیان دان ئەنێ بە دۆڕانی خۆیان لە انتخاباتەکە بۆ چونکە ئیتر دەنگەکان پێوەرە بۆ ئەو لە وڵاتی ئێمە دەنگ نەکراوە بە پێوەەر بۆ ئەوە چونکە مەسەلەن یەکێتی پێی وایە کە ئەو دەنگانی پارتیە ناوێتی بەشێکی غەش و دیزاین ئەوش پێی وایە پارتی پێی وایە مەسەلەن لە فڵان شوێنی هەڵەبجا کە نفوسی کەمە ئەوە خەتای یەکێتی بووە کەواتە هیچیان دان نانێن بە شکستی خوانە بە شێوەیەکی قەتعی وەختێک تۆ پێوەرێکت نییە زانی قسەیەک هەیە لەم دنیای شەڕی دنیا شەڕی مەقایس و معایرە شەڕی تەرازۆکە تۆ بچی پێوی وەختێک تۆ بڕات بە دەنگی خەڵک نییە بۆ کاری پەرلەمانی وەختێک بڕات بەوە نییە کە شتێک هەیە پێوەرە بۆ تۆ ئیتر ئەم نزاعی ئەم دوو تەرەفە یەکلا نابێتەوە بە تایبەتی ئەمە خاڵێکی زۆر حساس و گرنگە کە عەرز بکەم ئەدی جەناب تو بیدەرانیش بکەین ئەوەیە کە پێشینەیەکی زۆر سەقەت و خراپ و ترسناکماندانە لە ساڵی 1992 بە 50 ئەم 50 کە دوو کەس دوو حزب پیان وابێ هێزیان یەکسانە کەسیان قبول نییە ئەم پێشینەیە خەتەرناکە ساڵی چێتی پێی وایە بۆ نمونە 50 ساڵ پێی وایە ئەگەر لە کورسەکانی ئێستا بۆتە 23 ئەمە ڕاست نییە فێڵێک کراوە ئەبواە 50 بواە ئەبواە بە قەدەری پارتی بواە ئەوەی قسەکە منەوەیە ینی لە وڵاتێکە کە دەسەڵاتی سیاسی ساغ نەبووتەوە ئاخوات چێ بەهێزە و چێ لاوازە چێ کورسی زۆر و چێ کورسی کەمە ئەم مۆزۆ ئێستا یەکێتی پارتی خۆیان بوونەتە هۆکارەوەی کە لە پەرلەمان سەرۆگەڵ نەبژێرێ ینی خۆیان ساغ نەبوونەوە بۆیە جەلسەکان وا لێ کردووە ئەگەر خۆیان ساغ بوونایەتەوە کامیان بڵین ئێترافەکە بۆ بە ئاسانی شتەکانەکە بەڵام خۆیان ساغ نەبوونەتەوە ماوەسادی سەبارەت بە حکوومەت هەم پەرلەمان کە ناکەوێتە سەر پێ پێشبین دەکرێت لە کوردستان پێکەنەوەی حکوومەتی زۆر دوا بکەیت بەپێی ینی قانون بێعورف بێ حکوومەتی کاربەڕێکرد تەمەنی 6 مانگە بەس ئێستا لە کوردستان 2 ساڵە زیاتر لە 2 ساڵە حکوومەت ماوەی بەسەرچوو ڕەنگە ساڵێک ترشی بێت تا پێکدی یانی ئەم کابینێ ینی سەرنج چی بوو لەسەرەوەی ئەو تەمەنە درێژەی کە خەریکە دەبێتە تا حکوومەت پێی ڕەنگە بێتە 3 ساڵ حکوومەتی کاربەڕێکرد کێستا لە کوردستان پەرلەمانیشمان نەماوە زیاتر لە ساڵێک حکوومەتەکە 2 ساڵە کاربەڕێکەرە بەڵێ ڕاستی گەڕێتەوە بابەتەکە دووبارە بۆ ڕۆڵ نەبینینی دامەزراوەکانمان ئێمە ینی ئێساوەی کاک بابەکر ئاماژەی پێدا زانی یەکێک لە پێناسەکانی دیموکراسی لە ئاکادیمیایە بریتیە لەوەی کە قبولکردنی دۆڕان هەڵبژاردنە ینی هەندێک لە کەسانی ئاکادیمی پیان وایە یەکێک لە پێناسەکانی دیموکراسی ئەگەر چەند پێناسێکیە بریتیە لەوەی کە قبولکردنی دۆڕاندنی هەڵبژاردن ئەوە دیموکراسیە کە بەڕاستی ئەوە کللتور نییە لە ئێمە کاک بابەکر ئاماژەی پێدا لێرەوە هەرێکێک لەو هێزانە کە منافەسەیەکی ناشەریفاناکەن لەسەر هەرێکە لەو بابەتانە نەگەیشتونەتە ئەو ئاستەی کە بە شێوەیەکی دامەزراوەی بەڕاستی هیچ یەکێ لەو کاروبارانە لە حکوومەتانە لە پەرلەمانە تەنفیزی تەشە هیچ یەکێ لەو شتانە بە شێوازێکی دامەزراوەیی ناڕوا بڕێەوە کە ئەمەش نەبوو بەڕاستی گەڕێت شتەکانی خوێن سەر اعتیمادی ئەوەی کە منافەسە هێز ینی ئەگەر ئەوەی کاک بابەکر ئاماژەی پێدا 50 نەکرایە بۆ نمونە ئەگەر سیقە هەبوایەت متمانە هەبوایە بەوەی کە ئەم 4 ساڵە با بڵێ لایەنێک زۆرینەیە و حکومەت بڕە بەڵام دوای 4 ساڵە احتیمالە من براوە بم و لایەنەکەی تریش دانی بنایە بە شکستە بۆ نمونە ئەو سابقەیە نەبوو ئەستا شتێکی تر ڕەنگە بەرهەم بەهاتایە بەڵام کە تۆ ڕام ئامادە نەبوویت دامری بە شکستە
هەمیشە پێ دوای بە بەرامبەرەکەت لە بۆسەیە بوت ئەگە کەواتە تۆ پێویست بە کۆکردنەوەی هێزە بە ئابوووریە بە لەس خۆتا بێت بێ ئاسکەر و هێز لە دەست تو ئابێ بۆی بەردەوام ئەو مەسالیحەت بپارێزی و بەردەوام لەو منافەسە ناشەجیفانی کە هەتە نەدۆڕیت کەواتە کە شتەکان ڕێکارێکی ڕێکوپێکی نییە و ڕێچکەیەکی دامەزراوەی نەگرتوتە بەر دەرەنجامەکەشی شتێکی ناتاوە بێت لە ڕاستی لەوەی کە هەموو کاتێکە بێت ساڵ و چەند وەختە چاوەڕێ بکەین تا حکوومەتێک تەشکیل دەبێت تا کاربەرەکەریش بەڵێ پێوە بێ دەبێت 6 مانگێکی بەڵام لە کوردستان زیاتر لە 2 ساڵە ڕەنگە بۆ 3 ساڵێک بڕات تا پێکەنانی حکوومەت یان ساڵێک کار پەرلەمانمان نییە ینی لە کوردستان زیاتر لە ساڵێک بەڵێ جام بەسکەم ئەلەوە هات کە تۆ شتەکان لەسەر مەساری خۆی نەبوو بەرەنجامێکی ئاوا بێت بوونی حکوومەتی کاربڕێکەر کە ئەو کات بخایێنێ و کارەکانشی بۆ بەڕێ نەکڕێ جێبەجێ نەکرێ بەڕێ نەکرێت لە ڕاستیە یعنی ئەوتە موچە 3 مانگە موچە نەدراوە لە کاتێکە کە بەغدایش چەند جار دووپاتی کاتەوە ئەو 9 میلیارد دینارەمان ناردووە ینی شتێکە ناچێتە عقل هیچ عقلێکەوە ئەم ئەوەی کە لای خۆمان هەیە بەڕاستی بەداخەوە ئەبێ وا بڵێ پێشتر ئاماژەمان پێدا لە ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژ یەک هەفتەیە لێرە حکوومەتشی لێبێت لە دوای بردنەوە بەڵام تۆ جارێ ساڵێک و ئەو نەکار بەڕێکردی بۆچی لەبەرەوەی بەداخەوە کە دامەزراوەکان ڕۆڵی خۆیان نابینن ئەبێ چاوەڕێ بکەین دوو لایانی دەسەڵات یەک لای بکەنەوە ئەبێ حازری بکەن شتەکە بە حازرکراوی بێتە پەرلەمان و پەرلەمان ئاوای لاتۆ بەداخەوە ئەبێت لە پێشەکی ڕێکەوتنی لەسەر بکرێ هەموو شتێک کۆتایی پێ بهێنرێ پاشەمەی هەتا ئەو منافەسە ناشەریفانەش کە باسمان کرد لە ئارایە بێ و بوونی هەبێ ناگەن ئەو ڕێکەوتنەش نەبێ پەرلەمان و کوردمان پاراوەست خلاوە ڕۆڵی خۆی نابینێ بەڕاستی ئەرزشێکی وای نەماوە کە باسی حکوومەتی کاربەرەکەمان کرد وەزووکو ئیشکاری حکوومەت ئێستا لە کوردستان حکوومەت و پێویست خزمەتگوزاری جێبەجێ ناکە ئەو حاڵی موچەیە ئەو کۆکردنەوەی داهاتی لەدەستنە ئیشی حکوومەت چییە هەنێگەر نەتوانێت هیچ بکە ینی هەروەکو کارتۆنێک وایە حکوومەتێکی کارتۆنیە چۆنە لە ڕاستیە لەو زیاتر نییە بەڵام لەبەرەوەی هەموو جونگەکانیان کۆنتترۆل کردو ئەم دوو پارتە بتابتیکە دەسەڵاتن هەرێکە و لە زۆنێکە لەبەرەوە بوون و مانەوان بەردەوامیان پێوەستە بە کۆنتترۆلکردنیەکی نایاساییانەش لە ڕاستیە هی هەموو دامەزگاکان و هەموو جونگەکانی ئەو دامەزراوانێکە لە کوردستان هەیە ئەگینا لە باشترین حاڵەتە ئەبوایە هەر زوو دەست لە کارکێشانەوە ڕووی بدایە ئەبوایە ینی کۆمەڵێک شتی ترک ئەگەر مەساری دامەزراوەی خۆی هەبوایە بەڵام کە نییە ئەوە بەرەنجامەکەیەتی کە ئیبینین کە لەگەڵ ئەوەیە کە وتمان کاربڕێکەریشە ناتوانێت بەسیترین شتی ڕۆژانەیشی جێبەجێ بکە بۆ وێنە ینی ئێمە لە دوایەوە کە کێشەی نەوت و بودجە لە بینی هەمر بەخا ئەو وەزانە دروست بوو موچە دواکەوتنی و موچە و چەند مانگ دواکەوتن ئەوانە بەردەوام حکوومەتی هێنم بیانی ئەوەیە کە داهات نییە تا موچە دابشکە ئێمە زانین کە لە هەموو کایەکانی ڕۆژانی کوردستانە زەریبە زیاد کراوە باج زیاد کراوە لە هەموو وارەکانە چەند قات کراوەتەوە ئەم پارەی بۆ کوێچێ داهاتی ناوخۆ داهاتی گومرگەکان هەیە ئەی ئەم داهاتە بۆ کوێچێ خۆتوانێت لەوە تەواو بکرێ ینی وڵاتێکی ئەم وڵاتەکەم باسی بەراوردمان کرد تقریبا کۆی بودجێ ئەم وڵاتە لەسەر باج و زەریبە ئەوانە بەندە بەڵام بەڕفعلی ئەبینێک ئەخرەت و خزمەتی وڵاتەکە و هاوڵاتیان و هاونیشتیمانیان لە وڵاتەیە ئەگەر بێت و هەر ئەو داهاتی کە کۆکرێتەوە لە باج و لە زەریبە و لەوانە لە هەرێمی کوردستانە بە پاڵپشت بە داهاتی ناخۆ دەستێکی ئەمین و شەفافا بێت ئەتوانێت بە زیادەوە بەش بکە بەڕاستیەکەی بەڵام کە وەکووتمان شێوازێکی دامەزراوەی نییە و شەفافیت نییە و ناپاکیەکی زۆر هەیە لە هەرێکێک لەو سێکتەرانەیە لەبەرەوە ناتوانێت بەڕاستی ئەبێ مانگ بگەێنی نەمانگ و کات بگەێنی نەکات تا ئەوەی بەڕێ بکرێت بۆ شێوازێک باسەکەی کاک باوکر سەبارەت بە ئەو توێژەکانی پێکەنانی حکوومەت پێ دوام جارە قورس دەبێت چونکە ئێستا پارتی ناتوانێت 50 زایدیە کۆ بکاتەوە یەکێتی بە هەمان شێوە پێ دوای گفتوگۆکان درێژ دەخەن یاخود دابشکردنی پۆستەکان پۆستە سیادیەکان و باڵاکان قورس دەبێ ئەم جارە وڵای پرسیارێکی قورسە کاک حەچیم بەڕاستی ینی لە وڵاتێکە یاساکان تەواو نەچەسپا بن لە وڵاتێکە کە
وەکو باسم کە لە پێشە مۆزوعی پێوەەر لە ئارادا نەبێت پێوەرێکی دقیق ینی تەرازۆکە بە چی ئەی پێوی ناتوانانی پێشببینی شتەکان بە وردی بکەی بەڕاستی وەختێک مەسەرەن تۆ دوو کەس نیزاعیان هەیە کە ئەچنە لای قازی هەردوو لا رازین بە قازیەکە هەردوو لا رازین بۆی کە حاکمەکە چی بڕیارەدا ئەبێ رازی بنێنی ئەمە چەسپاوە لە بین یەکێتی پارتیە چ شتێک پێوەرە مقیاسە دووشت مەسلحەتی حیزبی و میزاج مقیاسی ترمان نییە ئەگەر مۆزەکە بەرژەوەندی گشتیە بەرژەوەندی گشتی ئاوایە وێت ینی بەرژەوەندی گشتی ئاوا لە قبول ناکە لە کوردستانە بەرژەوەندی گشتی ئێستا چەند مانگە مەسەرن موچە نەدراوە بەرژەوەندی گشتی مەسەرن هەموو خەڵگەزانێک کە ئۆپێک هاواری ها ساواڵی نەوتی کوردستان ئەدزرێت ئۆپێک کە دەستگایەکی ئەجگار زەبەلاحی جیهانیە کە وڵاتە گەورەکانتیایە دەسەڵاتیان هەیە قسەیتی هاکەن و قسەکردنی ئەوان سەبارەت بە مۆزوعێک کۆنسکوێنسیە نەتایجی هەیە ینی بێنەتیجە نابێت ینی لەبەرەوە مۆزۆکە میزاجی ئینسانەکانە لەگەڵ مەسلحەتی ئەم دوو حیزبە چۆنی ئەوێ ئەم دوو حیزبە سیاسی من لە پێشە ئاماژەم پێکردو ئەو مۆزوع لای من زۆر گرنگە کە باسی بکەین کە مەسەلەی ساغ نەبوونەوەی دەسەڵاتی سیاسی کە چێ قورسایی چەندە ئەمە ساغ نەبووتەوە زۆر پۆستە باڵەکان پێ دوایە وەکو پێشوو دەبێت سەرۆکی حکوومەت بۆ پارتی بێ جێگەرەکەی سەرۆکی هەرێم کێشەی لەسەر دەبێ بەڵام من پێم وایە سەرۆکی حکوومەت بڕاوەتەوە ینی پارتی لەسەرەوە هیچ سازش ناکە و ڕاشیان گەیاندووە و لەوە ناچێت بە دیلی تر هەبێت لەو بەهێزتر و بەقووەتر لە لای پارتی ئەمە یەک دوو بەنسبەتی سەرۆکی پەرلەمانەوە سەرۆکی پەرلەمان و هەرێم تەسەورەکەم سەرۆکی پەرلەمان بەگەنەوەی نوێ بێتە ناو حکوومەتەوە ڕەنگە بدرێ بەنەوەی نوێ بێتە ناو حکوومەت و ناو کابینەکانەوە تەسەورم وایە ینی بۆ سەرۆکی هەرێمی کوردستان دوو حاڵەتە ئەگەر بۆ نمونە عێراق داوا بکات یاخود لە عێراق گفتوگویەک بێتە پێشەوە کە کاک نەچیروان بەرزانی بچێتە بەغدا بۆ سەرۆک کۆماری لە شوێنی کاک لەتیف ڕەشید نازانم بکەیتەوە بێ مودەکەی بەڕاستی مانگی دەی ساڵیدا تۆڵبژاردننی پەرلەمان ڕەنگە ئەوە مەسەرەن یەکێ لە اختیارەکان بێ بەڵام ڕێگرێ لە بەر ئەو مۆزوعاشە هەیە ئەویش ئەوەیە کە ئایا سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کە کاک مەسوود بەرزانیە خۆشحاڵ ئەبێ لە سەروی ئەوەوە کە پرۆتۆکۆلیە لەبارەی پرۆتۆکۆلی قانونیەوە سەرۆکی هەرێم لە سەروی سەرۆکی حکوومەتەوە قبوڵەکانی بەڵێ کەسێکی یەکێتی لە حیزبێکی تر ئەمە تۆزێک لە سنەت و تەقالیدی کاری سیاسی کوردستانە تۆزێک قورسە ئەوە کەواتە ینی بۆ هاتنەوەی کاک قوبات تاڵبانی بۆ ناو حکوومەت پێم وایە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشحاڵ بێ و بە گەشتبینی و بێتە ناو حکوومەتەکە بەڵێ کاک قوبات دێتەوە بەڵام ئەگەر یەکێتی ینی خۆشحاڵ نەبێ و ینی بڵێن ناڕازی بێت تۆزێکیا بێوێ پارتی ئەزێت با بێگومان کاک قوبات نایەتەوە باشە بە هەڵبژاردن زۆر تون بوو سەرۆکیەکێتی واز ناکە ئێستا شیری کرد بێتەوە تون نەما بێت چونکە قسەی زۆری دەکە لەسەر مەسەلەی موچە بێ داهات بێ دەسەڵات بێ ڕووخاندنی ئەم حکوومەتە بێ وڵی من ڕەنگە ئەوە بۆ من کە شیکردنەوە بکەم بە شێوێکی گشتی خۆش نەبێ بڕۆمە سەر تەحلیل بۆ کەسێکی محەدەد دیاریکراو لە حیزبەکان بەڵام ئەوە هەڵمەتی هەڵبژاردن بوو و هەڵمەتەکەی بە سەرکەوتوی کرد بۆ حیزبەکەی خۆی بەڕێی من و هەستە ئەەکەم کە کاک پاڤێڵ تاڵبانی ئەوێت جیاوازەکانی خۆی لەگەڵ پارتیا دەربخە و بەم جیاوازیانەوە بە دەرخستی جیاوازەکانەوە توانی ئەم کەمپین هەڵبژاردنە سەر بخە بەڕێی منیانی و یەکێتی خۆ بە سەرکەوتووە زانێت چونکە ئێستا یەکێتی کورسەکانی زیادی کردووە قیاسم بۆ پێشوو و پارتی کورسەکانی کەمی کردووە قیاسم بۆ پێشوو ڕەنگە بە پیاوانە لەگەڵ کۆمەڵی دادگەری و کۆمەڵی بزنی هەڵوێستا مەسەرەن ئەوانە ڕەنگە پارتی زۆر براوە بێ بەڵام قیاسم بۆ پێشووی خۆی حتممە دەزۆکو بەڵێنی هەڵبژاردننیش بەڵێ گەورە درراگەورەزیێنەکردنیان هەڵبژاردن بوو بەڕێی من بەشێکی زۆری هەڵمەتی هەڵبژاردنەکە لە دنیادا قسان ئەکرێ قسێکی ئەڵێ بە دوو کەس بڕوا مەکە ئەزم قسە یەکێکە لە پیاوە گەورەکان ئەوەی کە لە ڕاو دێنەوە و ئەوانەی کە هەڵمەتی هەڵبژاردنەکەن ئەو دوو کەسە بڕوا بە قسەکانیان مەکە ئەوانەی کە لە ڕاو دێندایمە باسەکەن کە شێریان کوشتەوە و فیلیان کوشتەوە شتیان کردووە ڕاوچەکان و کەمپینی هەڵبژاردن جێگا سیقانین زۆر لەبەرەوە بەڕێی من ئەوە کەمپینەکە بەڵام دیارە خوان مرتاحن لێ ینی بەڵام بە شێوەیەکی گشتی من پێم وایە ڕەهبەری ئێستا یەکێتی ئەوێت جیاوازەکانی خۆی دەربخا لەگەڵ پارتی و ئەمە تا ئەندازێک سوودیان لێبینیوە و سوودی لێبینن و بەردەوامبوونیان بۆ ئەمە بە قازانجی یەکێتیە و بە قازانجی دەنجی یەکێتی بە قازانجی کورسەکانی یەکێتی بە قازانجی حیزبەکەیە بەڕاستی چونکە وەختێک کە حیزبەکە جیاوازی لەبینی یەکێتی پارتیان نەبێ خەڵک بۆ بێت یەکێتی هیچ جیاوازەکان نەبێ وەختێک کە جیاوازن نەبێ لە بینی مەسەر بزنەوەی گۆڕان و پارتیا بۆ خەڵکی بێتە بزنەوەی گۆڕان
بە جیاوازێکی زۆری لە بینی تێڕوانی قوبا تاالبانی و بافڵ تاالبانی جیاوازی زۆرە بۆ لەگەڵ پارتی پەیوەندی لەگەڵ پارتی حکوومەت وەزانانی ئێمە تەماشای نەتیجە بێ بکەین نەتیجە شتەکان چیانی سەرنجامی شتەکانەوەی کە لەچێتیە بڕیارەکان یەکدەست بوونەوە ئێستانی کاک قوباد و کاکپاڤڵ بە تەسەوری منەوە ڕەنگە سیاسەتێکە جۆرێکە لە کارکردن بەو شێوەیە ینی خۆ دەزانی مەسەلەن ینی لە دنیادا هەروایە لە دنیادا ئینسانە بێ بەسەرەن هەم ئەوەی کە مەکەفلی باسێکا بێ هەم لە هەندێک شوێناکو شەر بێن شوێن و ڕێوی بێ ئەبێ وا بکە ینی چونکە سیاست پێویستی بەوەیە سیاست داوا لە خەڵکەکە کە ناتوانێت هەموو شوێنەکە قیڕەقیر نەڕەنەر بکەی لێنێ شوێنە بێتەوە پرۆتۆکۆلی کار بکەیت جا بە تەسەوری من کاک قوباد لە کارانە زۆر شارەزا بوو چەند ساڵی ساڵ لەگەڵ پارتی ئیش شکاتوە زانێت چۆن ئیش بکات لەگەڵ ئەوانە سوپاس دەکەم مام ساردی سەبارەت بە پاسی باجت کرد ئێستا لە وڵاتی بەریتانیا بازێکی زۆر هەیە بەس دەخرێتەوە خزمەتی خەڵک ئێستا لە کوردستان باز زیاد کراوە ڕسوما زیاد کراوە بەڵام ناخێتەوە خزمەتی خەڵک بۆ منە بە ناوی ژینگە پارەوە دەگیرێ بە ناوی ڕێگاوبان بەڵام حاڵی ڕێگاوبانەکان زۆر خراپە یعنی لە کۆمەڵێک بواری دیکەشەوە ینی ڕسوماتەکەش بە هەمان شێوە یاخود سەرانە وەرگتن هەیە لە بازگەکان لە سنوورەکان باز لێرە خراوەتەوە خزمەتی خەڵک ینی یەکەیەکی لەرکەکانی حکوومەت کۆکردنەوەی جوانێ بەڵێ بەدڵنیاییەوە ئەخرێتەوە خزمەتی ئەوە گومان لەوانێ بەڵام چەندێتی و چۆنێتیەکە ئەگۆڕێ لە کابینەیەکی حکوومەتەوە بۆ کابینەیەکتر لە هیچ حیزبێک دەسەڵاتدارە بۆ وێنە ئێمە زانین بەردەوام حیزبی پارێزکاران محافیزین تۆزە چنگ نوقاوترن ئۆستێرێت بڵێن قانونی چنگ نوخاندن یاخود ئۆستێرەتی تطبیقەکەن بە زۆری کە لە سەردەمی دێڤید کامرۆن و 2010 بەتەواو تاوەکو ئەم دوایە بەردەوام ئەو شەوازە بووە حیزبی کرێکاران تا ڕادەیەک چنگراوترن سەبارەت بە کەرتی گشتی سەبارەت بە کەرتی حکومی و کەرتی گشتی لەبەرەوە جیاوازە بە چ نەوعک لە شێواز بڵین سیستەمی فاینەنسی مالی تۆ حکوومەت بەڕێوە ئەبیت ئەوە دیارەکە چەندێکی ئەەکەیتەوە خزمەتی کەرتی گشتی و کەرتەکانی تر و چەندێکیش پشتە بەستی بە قەرز کە هەند لە زۆربەی حاڵەتەکانە تەنها ئەو بودجەی کە هەیە بەڕاستی کافی نییە قەرز بڕێ بە ساڵانە بەردەوام قەرزێکی زۆری شەکرێت و لە بەرامبەریشە کە کاتێک بۆرمە لە ماوەی چەند ساڵ ڕەبردووە حیزبی مارسکارە لە سەڵات بوون قانونی ئۆستێرەتیان تەطبیق کردووە لە باتی هەوڵانداوە لە باتی قەرزکردن زیاتر لە کەرتی گشتی بگرنەوە تاوەکو تۆزێک لە قەرز کەم بکەنەوە بەڵام بە هەر حاڵەتێکی یا هەر شێوازێکی یاسای مالی تطبیقی ئێمە ئیبینی ڕۆژانە بەڕاستی لە ئەوەی کە کۆ ئەکرێتەوانێ و لە خزمەتی هاوڵاتیانە بەکارهێنرێتەوانێ لە دەوبانە لە بنیەی تەحتیە لە کەرتی گشتیە لە سیستەمی خوێندنە لە سیستەمی تەندروستیە بەڵێ بە بۆنێ ئەزمە ئابووری کە لە ساڵان ڕابردووە بوو ئەم چەند ساڵە بەبوونی ئەزمەی 2008 کاریگەریەکانی بەردەوام بووە بۆیش حکوومەتی پارێزکاران لە دەیڤید کامرۆن بە دواوە قانونی ئۆستێرەتی تەطبیق کردووە لەژێر کاریگەری ئەوەیە بەڵێ وەکو جاران نەبوو ئێستا بۆ نەگەسەی کردی تەندروستی ئەم وڵاتە بکەی لە ڕاستیە لەم چەند ساڵی ڕابردووە بە تەواوەتی تا ئاستی داهەزین هاتووە و کارتەکانی تش بە هەمان شێوە لەژێر وەزعێکی ناڕەحەت و توندان بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە باج و زەریبە ناخرێتەوە خزمەتی هاوڵاتیان و هانوشتیمانان و وڵاتەکە پەیوەندی بەوە هەیە تا چەندێک وەزعی اقتصادی ئەم وڵاتە گونجاوە بۆ ئەوەی ئەوەندە پارەی کە پێشتر سەرفەکرا بۆ کەرتی گشتی ئێستا بە هەمان ڕادە بەردەوام بە هەمان ڕێژە بەردەوام لە سەرفکردنی ئەو بڕەپارەیە ئەگەرنا بە چاوپۆشی لەو جیاوازی ئەو سیستەمانی کە ئەو شێوازی کە بەکاری هێنی لە بڕێوەبردننی سیستەمی فاینەنسیە بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەوەی کە هەیە ئەخرێتەوە خزمەتی هاوڵاتیان هاونیشتیمانیان باش مامۆسادی کاتیمان کەمەوە زۆر بینی و سەر بارودۆخی کوردستان هەم بژاردەکانی بەردەم ئۆپۆزیسیۆن بێ هەم بژاردەکانی بەردەم دەسەڵات بێ جەچ ئەوەی ئۆپۆزیسیۆنی دەرەوەی پەرلەمان هینا و پەرلەمان بێ وەکو دەسەڵاتیش بژاردەکان چۆن دەبینی لە بەردەم چی دایم بۆ قۆناغی داهاتوو بۆ 2020 ساڵانی داهاتوو لە کوردستان وەڵای حەکیمە زۆر لەگەڵ شیکاریان نیم بەڵام ئەوەی کە مەسەلەن ئەبینین ئەوە کۆمەڵی دادگەری بڕیارەکەیەک لایە بەوەی کە باکۆتی کردو و ئیشوکاری ئۆپۆزیسیۆن بوونی خۆی و ئیشوکاری سیاسی خۆی لە دەرەوەی کای پەرلەمانە
ئەنجامەدا ئەچێتە ناو هەموو چین توێژەکانی کۆمەڵگاوە لەو بوارانی کە چەند ساڵە تایە هۆڵ و کۆشتەکە هەم لە بواری پەروەردەیە هەم لە بواری خێرخوازی هەم لە بواری ڕاگەاندنە هەم لە تەواوی بوارەکانی ترە لە بواری دروستکردنی فشارە بەردەوامە بێت هیوادارین ئەو لایەنانش کە بەشدارە بن وەکو لە چوارچێوی ئۆپۆزیسیۆن ئامێننەوە بتوان ڕۆڵێکی کاریگەریان هەبێت لەناو پەرلەمانە هەرچەندە تۆزێک زەحمەتترە پێم وایە ئەم خولەی پەرلەمان بەڵام هیوامان وایە کە بەڕاستی بتوانن ئەو دەورە بگێڕن و هەندێک پەرلەمانتاری باشیش هەن لە ڕاستیە ئەوە ناشاردێتەوە کە لەو دەنگە ناڕازیەکان کە وجودیانە بێت هیوادارنەوە بتوان بەو ڕتمەی خوان بەردەوام بن و کاریگەری زیاتریشان نەبێت بەڵام تۆزێک پێم وایە ئەستەمتر بێ ئەمجار ئەم خولەی پەرلەمان حکوومەت و دەسەڵاتیش لە بەردەم چیداین لە ماوەی ڕابرد و قەیرانی زۆر هەبوو ئەمجارە ئەگەر درەنگیش لەدایک بێ کابینێکە پەرلەمان درەنگ بکەوێتە سەر پێ لە بەردەم چیداین بۆ خەڵک لە ڕاستیا من گەشتبین نیم بە خۆشحاڵ نیم بە شێوەیەکی گشتی چونکە وەزعی ئەو زروفەی کە لە کوردستانەیە چاق بەستوویەکی پێوە دیارە و فترێکی زۆریشی خایاند یعنی ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەوە دیارە کە کاکباوەکرامەژی پێدا بووم ئۆپێکە سات و دەنگ لەسەر دزێنی نەوت ئەوەی کە محەممەد شاه سوودانی ئاماژەی پێدا کە ڕۆژانە 200 و ئەوەندە 7,000 بەرمیل نەوت ڕادستی جگەرەوەی 50,000 ڕاستی پاڵاوگەکان دەکەن ئەی بۆ کۆ داهات ئێستا بۆ نمونە ئەگەر سەیری داتاکان بکەین پێشتر موچە چۆن دابی نەکرا ئەو مەسەلەن باسی 500 میلیار و ئەوانەکرا ئێستا حکوومەتی فیدراڵی ئەڵێ 6 میلیارمان ناردەڵەن کورتێنانی هەیە لەو لاشە ئەو نەوتەی شەفرۆشە کە محەممەد شاه سوودانی دایننداتاکەی ناتوانانی ئۆگڵە دیسپیوتی بکەیت نکۆڵی لێ بکەیت ئەوە کەواتە کۆی ئەو پارەی فرۆشتنی نەوت ئێستا هەر کۆی پارەکە دیارنامێن ئەگەر وابێت لەم لای شەوە 600 میلیارە نێدراوە هێشتا شەڕڵەن کورتێنان هەیە بۆ موچە ینی کەواتە لە دوای پێگەنانی کابینەی نوێی حکوومەتیشەوە پێم وانێ گۆڕانکارێکی واڕوو بدات چونکە ئەوەی کە ئێستا هەیە هەر هەمان شێوەیە بە پێکهێنانی کابینەکە پێم وانێ گۆڕانکارێکی واڕوو بدات ئەو بڕپارەی لێەوە هەراتووە نەوتەکەیش هەرە فرۆشترێ بۆ شێوازە بەردەوام بێت بەڵام وەکووت ئەوترا و چەند بار کراوە و خەڵکیش زۆرتوتیت لە کێشەکە لەوە کە ئەم هەمەیکە هەیە لە دەستێکی ئەمینانیە ئەگەر لە دەستێکی ئەمینا هەبێت وەکووتمان ئەو بەراوردەمان کرد لێرە کە ینی احتیمالی زەرەکی لەسەر زەریبە و باج و خەراج و ئەوانەیە بەڵام وڵاتیش پێوە بەڕێوێتە زۆر بە شێوەیەکی سەرکەوتوو کەواتە لە دەستێکی ئەمین نابێت مراقبەیەکی باشی خەڵکی هۆشیار و ئۆپۆزیسیۆنی کارە هەبێت بەڕاستی ئەتوانرێت بە شێوەیەکی باش بخرێتەوە خزمەتی ناونیشتیمانیان باش کرد کاتمان کەماوە بەرەو کۆتاییش دەڕۆن وەکو پێشبینی بەڕێزت ینی بۆ خۆناغی داهاتوو بژاردەکانی بەردەم خەڵکی کوردستان خەڵک لە بەردەم بۆ گۆڕانکاری لە بەردەم خەباتی مەدەنیدا بێ ڕێگەی دیکەدا بێ ڕێگاکان قورس بوون بۆ گۆڕانکاری لە کوردستان بۆ کوجارانە بە بڕای من بۆ کوجارانە بەزانی ئەوە ئێستا بۆ نمونە کۆمەڵی دادگەری قەراری داونەچێتە پەرلەمانی کوردستان بۆ نمونە ئەزانی ڕێگاکانی گۆڕینی کۆمەلگات چۆنن کۆمەڵ ڕێگای یەکیان گرنگترینیانەوەی کە تۆ لە حکوومەت لە دەسەڵاتی سیاسی سەرەوە گۆڕانکاری بکەیت دەسەڵاتی حکومیە دەسەڵاتی پەرلەمانیە دەسەڵاتی میدیاییە خەباتی جەماوەریە خەباتی فکری و تەبلیغە کۆمەڵێک دەستگایە کۆمەڵێک شوێنە مەسەڵەن حیزب دەڵێکا کە من واز لە خەباتی پەرلەمانیش دێنم دەسمۆ خەباتی میدیایی خەباتی جەماوەری سەر جادە و خەباتی فکریەکەم حیزبێکە دەڵێ هەموو ئەمانە ئەەکەم بۆ گۆڕانکاری کەواتە هەموو ئەم ڕێگانە ماون لە بەردەم حیزبەکانی سیاسی کوردستانە و ممکنە کە گۆڕانکاری ببێت و دەنگی ناڕەزاتی لە کوردستانە ناوەستێ و خەڵکی کوردستان ئێزگار هوشیارە من حەزەکەم بە جەناب بینەران پێ کۆتای وێزگەنی ئەم دۆخی کە دروست و پارتوێکێتی لێدا بوونەوە زۆرینە نەخێر نهائیە ناخێرە زای ژیان نابێ ئەمەوە تەماشا ژیانکەن ژیان لەسەر بۆ ڕەنگە بۆ من ئێستا تەمەن گەورە بۆ ڕەنگە بڵێم وەڵ ئەوە مادوو بن بە خەڵکێکی گەنج ئێستا دەست پێیەکە تازە ئەمە خاڵێک بەڵام بە پرسیارەکەی جەناب بەکارکردی کە چی بکرێ بە بڕای من حکوومەتی هەرێمی کوردستان نخبەی سیاسی کوردستان یەکێتی پارتی و حزبەکانی کەشبەت هەبێتن یەکێتی پارتی کە دەسەڵاتدارن ینی باشتی ئەگەن کە ئێستا وەزعی کوردستان لەو پەڕی ترسناچیایە لەبەر ئەوە ڕەنگە زوو حکومەت تەشکیلکەن لەبەر ئەم هۆیە ڕەنگە هەر پێویستە تەشکیلکەن من ئەڵام ڕەنگە بەڵام هیوادارم تێبگەن و من ئێستا بەکل لەم تەلەڤیزیۆنی ئێوەوە من هیوادارم داخوازم کە حتمەوان تێگەن
لە سووریا شەڕێکی ترسناک و خەتەرناکە کە دنیا چۆبەیەکە باشە عێراق ترسی نیشتووە ئێران لە وەزێکی قۆڵبدانایە پزیشکیان من هەموو ڕۆژە متابعی ئێرانەکەم یان لە مۆزوعی حجاب وتە مۆزوعی جدی خەریکن لە پەرلەمانە ئێتر قەدەغەکەن چی بکەن چی نەکەن ئێرانیان قوڵب ئەدا ئەمە ئێران تورکیا ئاگال لێیە ئەمڕۆ دوێنێ باخچەری قسەی کردووەڵێ حەڵەب یەمەیە ئەڵێ فەرقی حەڵەب و ئەستەمبوڵ نییە فەرقی مزگەوتەکانی ئەنقەرە و حەڵەب نییە ئێمە خۆمانە باشە لەم لاوە لە کورد تۆقیون لە کوردی باکوور تۆقیون و ئەوەکەن ینی تورکیا ئەترسێ لە وەزئی خۆی دەمێکە من ساڵی 2014 لە دیاربەکر بووم لەوێ کابراایە کات بلایمەک لە حزبی ئەکەپە بوو وتی ئێمە لە ئەکەپە ئەترسین کە ئەمریکا و خۆرئاوە دایانەوێت کوردی عێراق و کوردی سووریا بکەن بە یەک دەوڵەت ئەم ترسە هەیە ڕەنگە وەهم بێ ڕەنگە خەیال بێ ڕەنگە درۆ بێ بەس ئەوانە ترسن ینی خۆ چی بکەین کەواتە لە باکوور مشکلەیە لە تورکیا لە سووریا و ئاگامان لێ هەموو عالەمە زانێ عێراق خۆی بەشێکە لەگەڵ ئیسرائیل کێشەیە خۆ دەزانێ عێراق باشە ئەمە ترسیانە وا دەکە من دەبینم کە هاوڵاتێکی ئاسایم ئەوە نبینن یعنی کاک هەچیم پێ دوای نبینن بە بەرژەوەندی خەڵکوستان ئەزای وردە ئەبێت سێ بگەن ینی ئێمە قسە ئەکەن ئێمە خەباتێکی فکری و ڕۆشنبیریەکەین بەڵێ ئێمە بابێ هاوڵاتی توین ئەمە قسەکانی سپاسان دەکەین کاتمان تاوا بوو سپاسان دەکەین کاک هەدی شێخ حەسیب سپاسی ئەمەدەبووتان دەکەین سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان